لایەنە سیاسیەکانی هەرێم بەردەوامن لە کۆبوونەوە تایبەتەکانی پەیوەست بە پرسی سەرۆکایەتی هەرێمەوە و لە بەرامبەریشدا پەرلەمانی کوردستان بەردەوامە لە کارەکانی بۆ ئەوەی لە کۆبوونەوەیەکی نائاساییدا خوێندنەوەی دووەم بۆ کۆکراوی ئەو پرۆژە یاسانە بکات کە لەلایەن لیژنەی یاسایی و ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان کراون. NRT دەخی راپۆرتی کۆتایی لیژنەی یاسایی پەرلەمانی لەسەر هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم دەستکەوتووە کە لە ئێستادا ڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە. لە مادەی سێەمی پرۆژەکەدا هاتووە سەرۆک لەلایەن پەرلەمانەوە بە دەنگی دوو لە سەرسەی پەرلەمانتاران هەڵدەبژێردرێت. لە مادەی هەشتەمی پرۆژەکەدا ئاماژە بۆ کراوە سەرۆک دوو جێگری دەبێت و لە کاتی ئامادە نەبوونیدا جێگەی دەگرنەوە و کارەکانی ڕادەپەڕێن و دەبێت هەمان ئەو مەرجانیان تێدا بێت کە بۆ خۆپاڵاوتنی سەرۆک دیاری کراون. بە پێی مادەی دێمی پرۆژەکە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەم کراونەتەوە لە 14 دەسەڵاتی جیاوازدا جێگیر کراون کە دیارترینیان بریتین لە دەرکردنی مەرسومی تایبەت بە دامەزراندنی خاوەن پلە تایبەتەکانی ئەنجومەنی وەزیران و خاوەن پلە سەربازیەکان لەسەر پێشنیازی وەزیری پەیوەندیدار و ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران، ڕێگەدان بۆ هاتنی هێزە چەکدارەکانی فیدراڵ و ناردنی هێزی پێشمەرگە بۆ دەرەوەی هەرێم ئەویش با ڕەزامەندی پەرلەمانی کوردستان. لە مادەی 12می پرۆژەی ئەمارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمدا هاتووە هێزەکانی پێشمەرگەی کوردستان و ئەنجومەنی ئاسایشی هەرێم و ناوخۆ لە ژێر فەرمانداری گشتی سەرۆکی ئەنجومەنی وەزیراندا دەبن و تەنها لە بۆنەکان و بۆ مەبەستی تەشریفاتی لەلایەن سەرۆکی هەرێمەوە فەرمانداری دەکرێن. بە پێی مادەی 13می پرۆژەکە ئەگەر بۆستی سەرۆک و جێگرەکەی با هەرەوە یەکچۆڵ بوون ئەوە سەرۆکی پەرلەمان جێگەی سەرۆک دەگرێتەوە تا لە ماوەی 30 ڕۆژدا سەرۆکێکی نوێ هەڵدەبژێردرێت. لە مادەی 14می پرۆژەکەدا هاتووە سەرۆک لە کاتی پێشێلکردنی یاسا و شکاندنی سوێندی یاسایی و ناپاکی مەزندا با زۆرینەی دەنگی پەرلەمانتاران و دوای تاوانبارکردنی لەلایەن دادگاوە لەسەر کار لا دەدرێت. لە مادەی 15می پرۆژەی ئەمارکردنەوەی دەستووردا وەخراوەتە ڕوو بارەگای فەرمی سەرۆکایەتی هەرێم لە پایتەختی هەرێمی کوردستاندا دەبێت. لە 23 حوزەیراندا پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسایانە کرد کە لەلایەن هەرێکە لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامیەوە ڕەسەکرابوون. ڕۆژی یەکشەمەی ڕابردووش لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان بۆ ئاژووی 6 ئەندامی لیژنەکە راپۆرتی خۆی لەسەر هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم ئاڕاستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد و لە ئێستادا چاوەڕوان دەکرێت لە کۆبوونەوەیەکی نائاساییدا خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت و پەسەند بکرێت. بەرەم ساڵح NRT